36 ساڵ بەر لە ئەمڕۆ زیاتر لە 14,000 هاوڵاتی لە سنووری پارێزگای دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخۆ لەلایەن ڕژێمی بەعسەوە لە چوارچێوەی پرۆسێکی پێشوەختەی پلان بۆدا ڕێژرا و بە ناوی ئەنفال زیندە بەچاڵ کران. ئەنفالی بادینان یەکێک بوو لەو پرۆسە بەردەوامانەی کە حکوومەتی بەعاس لا چوارچێوەی هەوڵەکانی بۆ قڕکردنی گەلی کوردستان ئەنجامیدا. شاڵاوی ئەنفال برینێکی ساڕێژنەکرا و مێژوویەکی ڕەشی حکوومەتی پێشووی عێراقا کە بەردەوام بوو لا قڕکردنی خەڵک و وێرانکردنی کوردستان. با بەرنامەی پێشوەختە و با پلانی ورد قۆناغ بە قۆناغ هەوڵی سڕینەوەی نەتەوەی کوردی دەدا بە شێوەیەکی زنجیرەیی وێرانکردنی کوردستانیشی دەست پێ کردهبوو. یەکەم شاڵاوی بادینان لە 24 ئابی 1970 لە گوندی سپێداری قەتپاڵی چیای گارەوە دەستی پێکرد. دواتر لە 25 ئاب ئەم ناوچەیە بەرخەستترین هێرشی کیمیاباران کەوت. شاڵاوەکە گوندەکانی چیای گارەی بە درێژای 30 کیلۆمەتر گرتەوە کە نزیکەی 50 گوندە بوو. لا بەرەبەیانی 25 ئاب فڕۆکە جەنگیەکان کیمیابارانی گوندەکانی بێرجینی شارەدەی زاوێتە و ئەو بەریزەی خاپور و هێرسی و خەرابیا و یەکماڵی بەرواریان کرد. بەهۆی هۆشداری هێزەکانی پێشمەرگەوە ژمارەی قوربانیەکان بەراورد بە چڕی بردومانەکە کەمتر بوو، بەڵام مەڕ و ماڵات و ئاژەڵی گوندەکان قڕیان کرد و باخ و زەویە کشتتوکاڵەکان بەهۆی گازە ژەهراویەکانەوە سووتان. ئەنفالی بادینان کە لە 25 ئابی 1970 دەستی پێکرد و لە 6 ئەیلولی هەمان ساڵ کۆتایی پێهات. با درێژایی سنووری نێوان عێراق و تورکیا و قوڵایی ناوچەکانی پارێزگای دهۆک و ئیدارەی زاخۆی ئێستا دەڤەرەکەی گەمارۆدا و ئاوایەکانی بناری زنجیرە چیای گارە، مەتین، بێخێر و شیرین و پێرس و گوندەکانی دەوروبەری ڕووباری خاپور و زەی گەورە کەوتنە بەر شاڵاوەکە. بە پێی بەڵگەنامە فەرمیەکانی ڕژەمی بەعس لا پرۆسەی جینۆسایدکردنی بادینان کە فەیلقی 5 سوپای عێراق و یەکە سەربازەکانی سەر بەو فەیلقە و ژمارەیەک فەوجی دیکە بەشدار بوون. لە 76 ناوچە شاڵاوی ئەنفال بەردەوام بوو. نزیکەی 700 گوند لە سنووری شارۆچەکانی زاخۆ، شێخان، ئامێدی و ئاکرێ و سمێڵ و قەزای ناوەندی پارێزگای دهۆک وێران کران. با گوێرەی بەڵگەنامەکان لەو شاڵاوەدا 13553 کەس دەستگیر کران و شوێن بزر کران. جگە لە شەهید و برینداربوونی سەدان هاوڵاتی بەهۆی بردومان و کیمیابارانکردنی چەندین گوند، ژمارەی قوربانیەکان بۆ 14473 کەس بەرز بووەوە. لەو ژمارەیە 3373 ئافرەت و 6964 منداڵ بوو. هەروەها 1500 کەس شوێن بزر کران، بە گشتیش 85000 هاوڵاتی لە گوند و زێدی خۆیان دەربەدەر کران و بەشێکیان ئاودیوی سنووری باکووری کوردستان و تورکیا بوون. ئەو ئاوارانەی کە بەرەو باکووری کوردستان و تورکیا دەرباز بوون، سەرەتا حکوومەتی تورکیا ڕازی نەبوو داڵدەیان بدات. ئەوانەی سنووری تورکیاشان بەزان بەشێکیان ڕادستی ڕژێمی بەعسکرانەوە. ڕێگەش بە ڕێکخراوە مرۆیی و ڕۆژنامەنووسەکان نەدرا کە سەردانیان بکرێت. دوجار لە ئایاری ساڵی 1970 بەشێکی و هاوڵاتیانەی گەیشتونەتە تورکیا کە ژمارەیان 3034 کەس بوو لە ئۆردوگاکاندا لا کردەیەکی هاوبەشی پیاوانی ڕژێمی بەعس و کار بەدەستانی تورکیا ژەهراوی کران. ڕژێم بە ئەنفالکردنی کورد لە دەڤەری بادینانەوە نەوەستا، بەڵکو هێرشی کردە سەر گورنشینە کریستیانەکانیش. دوای بردومانکردن و سووتاندن و وێرانکردنی گوندەکانیان، دانیشتوانەکەی هەندێکیان خۆیان دەرباز کرد و ئەوانی دیکە دەستگیر کران و خرانە مەڵبەندی کۆکردنەوەی ئەنفال لە بەندنخانەی سەلامیەی مۆسڵ. ژمارەیەکیشان بە گوێرەی زانیاریەکان کە 152 کەس دەبوون گول لە باران کران، کە زۆربیان خەڵکی گوندەکانی مێزی لە سەرسنگ، گوندەکانی کۆسە لە دۆسکی، کانی بەلاو لە بەرواری باڵا، گوندی باش، گوندی قارو لە نێروەیان و گوندی دەرەکیش لە ئامێدی بوون. لە ئەنفالکردنی بادیناندا وێڕای هێرشی سەربازی پاڵپشت بە هێزی ئاسمانی و تۆپخانە و تانک، ئاوکات چەکی کیمیاوی لە دژی هاوڵاتیانی سڤیل بەکارهێنرا و لەو شاڵاوەدا بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەی خەڵکی دەڤەرەکە ئەنفال کران و مزگەوت و کڵێسا و پەرزگای ئێزیدیەکان کە سەدان ساڵ بوو دیواریان بەیەکەوە بوو خاپور و تەختی زەوی کران. حکوومەتی ئێستای عێراقیش کە میراتگیری ڕژێمی بەعسە تاوەکو ئێستا ئامادە نییە مادەی 132 دەستور جێبەجێ بکات کە تایبەتە با قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و کەس و کاری قوربانانی شاڵاوەکانی ئەنفال و
تاوانەکانی دەستی ڕژێمی بەعس.